هۆکارەکانی گواستنەوە و تەکسی ئۆنلاین لە کوردستان پێیناوەتە قۆناغێکی نوێوە. دوای ئەوەی هەرێمیش وەک باقی وڵاتانی دیکە قۆناغی گواستنەوەی کلاسیکی تێپەڕاند، ئیدی وردە وردە لەگەڵ جیهانی مۆدرن بە تەواوی ئاوێتە بوو. یەکێک لە دیاردە گرنگ و پێشکەوتوەکانیش هۆکارەکانی گواستنەوەن. ئەگەرچی لە باری گواستنەوەی گشتیدا هێشتا کوردستان نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە پشت بە هێڵی گوێزانەوەی گشتی لە نمونەی شەمەندەفەر و میترۆ و ئامێرەکانی دیکە لە ناوشارەکاندا ببەستێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا پرۆژە و پلانی نوێ هەن بۆ ئەو قۆناغەش. بێگومان ئەو پرۆژانە کاریگەری گەورەی دەبێت لەسەر کەمکردنەوەی جەنجاڵی و پاکوخاوێنی ژینگە و شارەکان. لەگەڵ ئەوەشدا خۆشبەختانە داواکردنی تەکسی ئۆنلاین قۆناغێکی باشی بڕیوە و لە ئێستادا خواستێکی زۆری لەسرە. ئێستا لە هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی ناسنامەی شۆفێرانی تەکسی دیارە و لە ڕێگەی ئەو شەریکانەوە دەتوانی بە یەک کلیک لە ڕێگەی مۆبایلەکەتەوە داوای تەکسی بکەیت کە نرخێکی ستاندارد و ڕوونی هەیە، بێ زیاد و کەم و بێ هیچ مامەڵەیەکی پێشەکی و بێزارکەر دەتگەێنێتە شوێنی مەبەست. لە هەمووشی گرنگتر ئەو بەرنامەی تەکسەکەی لێداوا دەکەیت، ناو و ژمارە مۆبایل و ژمارەی ئۆتۆمبیلەکەی لەسرە کە ئەمە متمانە و دڵنیایی زیاتر بە سەرنشین دەبەخشێت، بە تایبەت بۆ خانمان کە دەمێک بوو بەدەست هەراسانکردنەوە دەیان ناڵان. ئێستا خەمی ئەو کێشەیەشیان لە کۆڵ بۆتەوە. شۆفێری تەکسی کە سەر بە کۆمپانیایە مامەڵە لەگەڵ داواکار دەکات، جا لە هەر ڕەگەزێک بێت بەلایەوە گرنگ نییە. ئەوەی بۆ ئەو گرنگە ئەوەیە کە سەرنشینەکەی بەبێ سەرئێشە بگەێنێتە شوێنی مەبەست. ئەم سیستەمە نوێیە پارێزگاریە بۆ هەردوو شۆفێریش و سەرنشین و هەروەها دڵنیاییەکی تەواویشە کە سەرنشین دەزانێت لەگەڵ کێ و لەگەڵ چ ئۆتۆمبیلێک سەرکەوتووە لە ئەگەری هەر شتێک کە لە تەکسیەکەدا بەجێ بمێنێت. لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە تۆ لە چاوەڕوانیدا نابیت، بەڵکو سەدان شۆفێر 24 کاتژمێر لە لۆکەیشنە جیاوازەکانەوە لەسەر هێڵن بۆ وەرگرتنی داواکاری سەرنشین. دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین کە ئەم جۆرە لە داواکردنی تەکسیە تا چەند ئاسانکاری بۆ کردوون و جیاوازیەکەی چیە لەگەڵ پێشووتردا. بەڕێز دۆ شۆفێری تەکسی ئەو کێشانەی کە ڕۆژانە تووشت دەبێتەوە و دووچارت دەبێت و توانیوتە مەسەلەن تا چەند ئەو کێشانە چارەسەر بکەی، هیچ ڕێگە چارەسەرێکی هەیە؟ بەڵێ سوپاس بەخوا ئێستامان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیش دەکەین، چارەسەری کێشانەمان کردووە کە لەگە سەرنشینی محاملەی بکەین، چکە لە ڕێ ئۆنلاینە بە کیلۆمەترە دەنووسی پێویست ناکە سەرنشین برێ بە چەین دەمەیان بە چەین نامبی. ئەو کێشانەی کە ڕۆژانە تووشت دەبێتەوە وەکو شۆفێرێکی تەکسی چین ئەو کێشانە؟ ئەو کێشانێک کە لە ڕووی نەفەرەوە توشمان دەبێت ئەمە زۆر دەگەڕێنە زادە ئیشکەم بۆ ئێستا خەڵک کە نەفەر دەبینینەوە معاملەی زۆر دەکاتن. ئێستا زۆربەی داواکاریەکان بوویتە ئۆنلاین، خەڵک زیاتر تەکسی ئۆنلاین بەکاردێنی. ئێستا کە مەسەلەن هاتوچۆکردن چۆتە قۆناغێکی تازەوە کە بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە و بووە بە ئۆنلاین، ئیشی ئێوەی ئاسان کردو ڕۆژانە؟ لەخوای بەزاوی زۆر زۆر ئاسانترە لە جارە. ئەو کێشانەی کە پێشووتر توشتان دەبوو ئەو کێشانە چی بوون؟ بەخۆی سەبات بە محاملەکردنی بوو، سەرنشین زۆر محاملەی دەکرد، بەس ئێستا لەخوای بەزاوی شتانەوان نمایە. بەڕێزت وەکۆی کە شارەزای تەبێت لە ئیشکردنی ئۆنلاینە چی ئیسفادەیەکی هەیە بۆ سەرنشینان وەکۆی کە ئەزانی مەسەن کاتێک کە کەسێک بە ئۆنلاین داوای تەکسیەکە ناوی سایق و ناونیشان و ژمارە مۆبایل وانەیەکەوێتە لای سەرنشین، بە تایبەتی ئافرەتان ئێستا زۆر بەکارهێنن. تۆ ئیشکردنی ئۆنلاینە و پێت چۆنە؟ بەڕێی من شتێکی زۆر 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 باشە، هەرچەندە ڕێز و احترام لە سایق تەکسیەکانی هەمویان خراپ نییە، بەڵام تێیدا هەیە خراپ دیتمان لە کەناڵەکان کە سایق تەکسیە و شتی خراپی کردی و تووشی وەزعک بووە، بەڵام ئۆنلاینەکە بەڕێی من ئۆنلاینەکە باشترە. یەک زەمانت دەبی ئەو شەریکەی دەناسی، سایق تەکسیەکەش ئەگەر ناوی تەنزیل نەبی لەو کۆمپانیایی کە ئیشی ئۆنلاینیان لۆ دەکا، ئەتوش هەم لە ماڵی خۆ دانیشتی، هەم سایق تەکسیەکە مستەفید دەبی. احتیمال ئەم بچمە پێش مالی کابرای هەری گرنگبی بەمەجەیەکی لە جیاتە 5,000 داتێ مەسەرەن، بەس بەخۆی لە جادەی 20 جادێ ڕاگری بە 5,000 دەیبن. لێرە ئیسفادەکە لۆ سایق تەکسیش دەبی، لۆ کابراش مرتاح دەبی نەفسیەن. مەسەن دەبینێت لە ماڵی دانیشتی من لە ئیشم لە دەوام کچەکەم یان ئایلە خێزانەکەم ئیشەکیانێ دەستنەجێکی ساریان نیە، بێمنەتی بەو بۆ واستەی کۆمپانیەکەی دەتوانن بچن و بێن و لەبەرەوەی هەر شتێکبی دەتوانین ئەمە بە زووتری کات مەسەن ئەو کۆمپانیای ئەو سایق تەکسیەی دەست بەسەر کاتن. ئیشکردن لەگەڵ تەکسی ئۆنلاین چۆن نەبینی؟ بەڕاستی یعنی بەرەو پێشچوون چووە، ینی لە ئێستا وەکو خۆم وەکو شۆفێرێک و باک شتێکی زۆر چاکە، چونکە هەم داهاتەکەم دیاریکراوە دیارە، هەم مامەڵەکردن لە گەشتەکاندا نییە، هەم شوێنی دەستپێک و کۆتایی دیارە، شتێکی زۆر چاکە. بەرەو پێشچوونی تەکسی و داواکردنی ئۆنلاین چۆن نەبینی؟
والله باشترە لەوەی ئێستاکە هەیە مەسەلەن دەزانی چێە جێی دیارە ڕقەمی نووسرە ئەوە مەسەلەن وەکو گروپاتەکە باشترە لەوەی هارکە زایبی مەسەلەن ئێستا شتێک بزر دەبێت ناو سیارەی نازانی کابرا چێە چێ نییە شتەکە لەدەست دەچی بە ئۆنلاینبی باشترە عەتمە ڕقەمی دیارە مەسەلەن عینوانی دیارە وەکو گروپەکە. ئێستا دەمانەوێت لەگەڵ یەکێک لە کارمەندەکانی کوباک زانیاری زیاتر وەرگرین. سوودی بەکارهێنانی تەکسی ئۆنلاین بۆ شۆفێرەکان چییە؟ شۆفێری بەڕێز پێویست ناکە زۆر ماندوو بێ لە ناو شاردا بسوڕێتەوە ئەتوانێت لە ڕێگای تەکسی ئۆنلاینەوە ڕاستەخۆ سەرنشینەکانی بدۆزێتەوە. ئەو تایبەتمەندیانە چین بۆ ئەوەی کە شۆفێرێک هەیبێت تاوەکو وەربگیرە؟ زمان پاراوی و پاکوخایەنی پێویستە ئۆتۆمبیلەکەی پاکوخایان بێرەوە پێویستە بەڵگەنامەکانی حکوومەتی وەکو مۆڵەتی شۆفێری و ساڵنامەی ئۆتۆمبیلەکەی و کارتی نیشتیمانیەکەی ئامادە بێت. ئێوە هیچ ئۆفەرێکتان هەیە بۆ شۆفێران؟ بەڵێ بە دڵنیایەوە ئۆفەرمان هەیە وەکو کۆمپانیا بە پێی ڕێنماوی تایبەتمەندیەکان ئەتوانێت شۆفێر سوودمەند بێت لە ئۆفەرەکانی ئێمە. ڕێژەی بەکارهێنەرەکانتان لە ڕووی ڕەگەز و تەمەن؟ ڕێژەی بەکارهێنەرمان لە ڕووی ڕەگەزەوە زۆرترینی ڕەگەزی ئافرەتە و بەڵام هەردوو ڕەگەزەکە بەکاریهێنێوەروە لە ڕووی تەمەنەوە زۆرترینی بەکارهێنەرەکانمان گەنجن بەڵام بەکۆی گشتێکی گەر سەیری بکەین زۆربەی تەمەنەکان بەکاریهێنن. سوودی تەکسی ئۆنلاینەکان چین بۆ بەکارهێنەر؟ بەکارهێنەر ئەتوانێت بە کاتێکی کەم و بە خێرایەکی زۆر تەکسی داوا بکات و بە زووترین کات بگاتە شوێنی بەڕێزیان وەروەها سەرنشین لەلای ئەمە مافی پارێزراوە بێ بە سەلامەتیە گاتە شوێنی مەبەست. ئێمە ستافێکمان هەیە کە ئامادەن و هەموو کاتێک و 24 ساعات چاودێری گەشتەکانەکەن بە باشترین شێوە. جگە لە تەکسی ئۆنلاین ئێوە هیچ بەرهەمێکی ترتان هەیە؟ بەڵێ بە دڵنیایەوە ئێمە خۆمان کۆمپانیەکی سۆفتوێرین و هەروە لەو بارەی خۆشمان کەوت تەکسی ئۆنلاین کارەکەین. ئایا کۆمپانیەکەتان تەنها بۆ خۆتان کار دەکات یا خود وەکو کۆمپانیایەکی تەکنەلۆژی کار بۆ شوێنەکانی کەش دەکات؟ نەخێرێمەوە کۆمپانیاکەمان وەکو بواری تەکنەلۆژیا هەڵدەستین بە دروستکردنی سیستەمی سۆفتوێر و ئەپلیکیشن و وێبسایتەکان و لە خۆشمانەوە کارەکەین. ئایا کۆمپانیاکەتان تەنها بۆ خۆتان کار دەکات یا خود وەکو کۆمپانیایکی تەکنەلۆژی کار بۆ شوێنەکانی کەش دەکەن؟ کۆمپانیاکەی مەجگە لە خۆمان کە بۆ خۆمان کارەکەین وەکو تەکنەلۆژیا هەڵدەستین بە دروستکردنی سیستەمی وێبسایت و ئەپلیکیشنەکان بۆ کۆمپانیەکانی دەرەوەش.